ساڵتان لێ بم کاتتان باش بینەروی سەر خۆشەویستەکانم یادارمە سەلامەت و تەندروست بن. ئێواری سلێمانی بە پرۆگرامێکی دیکە هاتەوە خزمەتتان و هەروەها گرنگە لە لامان باسی بابەتێکی دیکە بکەین کە بۆ ژیان و بۆ تەندروستی بۆ هەنگاوە کۆمەڵاتیەکانی هەمووان سوودی هەبێت. هەمیشە دەزانین مرۆڤ لە هەوڵی ئەوەدایەکە بە درێژایی تەمەنی یاخود لەگەڵ هەڵکشانی تەمەنی هەوڵی ئەو دەدات کە بەرەو باشی بڕوات و هەروەها لە تەمەنی گەنجێتی خۆی ساڵەکانی گەنجێتی خۆی درێژتر بکاتەوە. لە سەرتاسەری جیهان لە زۆربەی جێیەکان دەبینین کە هەموو مرۆڤەکان لە هەوڵی ئەوەدان کە بتوانن بە گەنجی بمێننەوە هێز و توانایان شێوە و شکل و ڕوخساریان بە هەمان شێوە. و گومانی تێدانی هەرکات باس لەمە دەکەین ڕاستەوخۆ بیرمان بۆ لای وەرزشکردن دەچێت لەگەڵ پرۆگرامێکی تەندروستی خواردن و هەروەها خۆراکە پێویستەکانی جەستەمان کە پێویستی پێ دەبێت. لە سەردەمی ئێستادا لە تەواوی جیهان بە تەواوی کولتورەکان و زمانەکان قسە و باس زۆر دەکرێت، پرسیار زۆر دەکرێت، وەڵامی زۆر دەبیستین سەبارەت بە ئەوەی ئێمە چۆن سیستمێکی ڕێکی خۆراکیمان هەبێت، چۆن بتوانین ئێمە کاتەکانی وەرزشکردنمان دابەش بکەین. بۆ هەموو ئەم بابەتانە منیش لە کۆکراوەیەکی کە پێم خۆش بۆ وەریگرم لەم پرۆگرامە مەبەستمە بۆ بینەر و بیسەرە خۆشەویستەکانی ئێواری سلێمانی لەگەڵ مامۆستایەکی زۆر بەڕێز پاڵەوانی جیهانی لەگەڵ مامۆستا پاشا کە پاڵەوانی عێراق و هەروە ئینشاڵڵا لە پاڵەوانێتە گەورەکانی تەواوی جیهانیش دەیبینین. چەند پرسیارێکی ئاڕاستە دەکەم کە دڵنیام بەشێکی زۆری پرسیارەکانی ئێوەیە. تایبەتتر لەم پرۆگرامە مەبەستمە باس لە خۆراک تەواوکەرە خۆراکیەکان بکەین و هەروەها شێوازی بەکارهێنانیان و هۆکاری بەکارهێنانیان و بڕیاردان لە سەر بەکارهێنانیان کە لە هەمووی گرنگترە. چۆن ئێمە بڕیار بدەین کاتێک کە کەسێکی پێویستت بەوەیە تەواوکەری خۆراکی بەکاربێنی و هەروەها کێن ئەوانەی کە بڕیاری لەسەر دەدەن. چونکە زۆر دەبیستین دەبینین و کووتمان کۆمپانیەکانی بەرهێنانیش زۆر بوون، بەڵام ئایا کێ بڕیار دەدا کێ بە دروستی پێمان دەڵێ ئێمە چیمان پێویستە. مامۆستا زۆر بەخێربێی مامۆستا پاشا پاڵەوانی عێراق و هەروەها لە ئامادەکاریەکانیشدا هەمیشە دەتبینین. ئینشاءڵڵا هیوای سەرکەوتن بۆ دەخوازین و لە پاڵەوانتیەکانی دواتریش ئەوانی کە بەنیازی پێم خۆشە ببیستین لێتان. ئینشاءڵڵا. سپاس دەکەم کاکداریجان، سپاس بۆ تیڤیەکەتان بۆ ڕەخسانیان بەرنامە. هیوادارم لەم چەند خولەکەیە بتوانین سوودێکی زۆر بگەین بە هەرزانان. سپاس من وەکو خۆم پاڵەوان و ڕاهێنەرم لە سەر ئاستی عێراق، ناوم پاشایە. ساڵی 2019 دوو پاڵەوانتی سلێمانیم کرد و هەردووکیان بە پلەی یەکەم. ساڵی 2020 خۆم حازر کرد و خۆم ئامادە کرد بۆ پاڵەوانتی دووبەی کە لە دووبەی ئەکرا لەسەر ئاستی جیهان بۆ پاڵەوانتیە بەداخەوە بەهۆی کۆرۆناوە نەکرا. ساڵی 2021 پاڵەوانێتی عێراقم کرد لە شاری کەرکووک لەسەر ئاستی عێراقا پلەی دۆم بەدەستێنا وەکو ناسانێکی خۆم. بەڵێ زۆر خۆشحاڵین. بەدڵنیایی و بەڕێزت یەکێکی لەو ڕاهێنەر و پاڵەوانانەی کە لە ڕێگەی دیجیتال میدیا و سوشەل میدیای خۆتانەوە زۆر زانیاری تایبەت بڵاو دەکەرەوە. من خۆم یەکێکم لەوانەی هەمیشە زۆر سەرنج دەدەم و زۆریش سوودم بینیوە لە زۆربەی ئەو بابەتانەی باسان کردووە. ئەوەندەی تێبینیم کردووە لە لاتان زۆر گرنگە بڵاوکردنەوەی هۆشیاری خۆراکی و هەروەها تایبەت لەسەر تەواوکەرە خۆراکیەکان. پێشەوەی بە وردی پرسیاری تەواوکەرە خۆراکیەکان و ئەو بابەتانە بکەم، حەز دەکەم پرسم پەیامی ئێوە چییە بۆ خەڵکی و چ شتێک هەیە چ خاڵێکەیە لە لاتان گرنگ کە پێتان وایە کە پێویستی بەو هەموو ئاگادارکردنەوە هەیە لە هاوڵاتیانی کورد. بەڵێ ڕاستی ئاگاداری یاریزانیان هاوڵاتیان کەمە بۆ بەکارنانی سەپلمنتەکان. زۆر کات بەبێ هۆشیاریان بەبێ چاودێری ڕاهێنەر یاخود دکتۆر هەر سەپلمنتێکە لە ئۆنلاین بیانوێ کە ڕکلامێکی بە شێوەیەکی جوان بۆ بکرێت بە شێوەیەکی باق و بریق بۆ بکرێت ئەچن بەکارهێنانی ئەم سەپلمنتاکەن. جایتە چ بۆ کێش سەرخستن بێت، چ بۆ لاوازکردنی کێش بێت، چ بۆ هەر یەکێک لەو سوودانە بێت کە بتێ پێ بگەێنێ و پێویستە ڕاهێنەران وەکو خۆم وەکو دکتۆرە بەڕێزەکان هۆشیارێکی باش بۆ وەرزشوانان دروستکەن بۆ ئەو کەسانە دروستکەن کە ئەم بەرهەمانە بین و یعنی هەڵخەڵەتان نێک نەبێت لە کڕینی بەرهەمەکانە بەهۆی ئەو ڕکلامکردانەوەی کە ئەبینین. و هەو کەسێکی هەر سەپلمنتێک کە هەر دەرمانێک کە پێویستێتی بە پێی پێویست ئەوەی کە خۆی پێویستێتی ئەویان وەرگرەوە گلەوەی هەر شتێک کە ببینێ ڕکلامی بکرێ ئەو بچێ بیکڕێت. وەکو بەڕێزشتان پێکرد کە هەم بەرهەمەکان زۆرن هەم جێگاکانی بڵاوکردنەوە و پرۆپاگەندە بۆکردنی زۆرن بەش تایبە بە شێوازی ئۆنلاین لە ڕێی مۆبایل و هەموو ئامرە زیرەکەەکانی دەورە بەرماندەیان بینن. دەمێ ئەو بپرسم کەسی سەرەکی و کەسی تایبەت کێ کە بڕیار دەدا لەوەی بۆ ئەوەی کە کەسێک بۆ نمونەم مادەیەک هەبێک بۆ کێش دابەزاندن یاخود بۆ کێش سەرخستنی بەکار بهێنێ.
ڕاهێنەرە بەڕێزەکان وکو ئێوە لە نێو هۆڵەکانی وەرزشیدا ئەگەر ئەو کەسە وەرزشکار بن لای خۆتان یاخود پێویستەکە پزیشکی پسپۆڕی هەناوی و تایبەت بە کێشدا بەزاندن ئەوانەمان هەبێ مەبەستەکەم لەوەیە ئێمە کەسێک کە دەوێت بە دروستی ئەو دەرمانانە بەکاربێنێ و گریمان دەرمانەکە زۆر بە کوالەتێکی باشێ ئەوانە بەڵام کێ بڕیار دەدات ئەوە بەکاربێن بزەبت کاک دیاری ئەمە پیشەکەی ئێمە لەگەڵ دکتۆرە بەڕێزەکانە زۆر پیشەیەکی نزیکە پیشەیەک ینی ڕەبتمان زۆر بەیەک و هێ زۆر کات ئێمە بوان زۆر کات ئەوان بە ئێمە جا ئەو کەسی کە لە هۆڵەوەرشیەکانە کەسی سەرەکی کە پرسیاری لێ بکاتیان ڕێنمایی کات کە بۆی چ سەپلمنتێک چ دەرمانێک بەکاربێنێ ڕاهێنەرەکانە لە دوای ڕاهێنەرەکان پاشان دکتۆرە بەڕێزەکانە هەر هاوڵاتیەک هەر دەرمانێکەوە بەکاری بێنێ ئەتوانێت لە دکتۆرەکان پرسێ بەڵام هەر شتێک لە بواری لەشایە و بۆ لەش جوانی و بۆ پێگاننی لەشە تەبان ڕاهێنەری لە جوانیە پێویست لە ڕاهێنەرەکان پرسێ و خودی چ شتێکیش گرنگە کاک دیاریەوەی کە مشکلەیە زۆر کە زۆر دەرمان ئەکرێت کە پێویست ناکە و کەسە بەکاری بێنێ ئێمە نەفەر بۆ نەفەرە گۆڕێ ئێستا من عامەتەن قسەکەم دەرمانێک بۆ عامەتی خەڵک پێویستە بەڵێ خەڵک ئیسفادەی لێکە بەڵام ئەو کەسە خودی خۆی ئەو کەسە چی پێویستە باشە لەم نێوانەیە سەرەکی $100 سەرفەکە کەسەکە بۆ $100 و ئیسفادەی ناگەینە کە کەسێک بۆ نەبە $40 ئەو دەرمانی کە خۆی پێویستێتی بیکرێت نەک بۆکو عامەتی خەڵک لەسەرێک دەرمان بڕۆ مامۆستا چەند جارێک ئەو شتە دووبارە بێت لە ستۆریەکان ئەبینم کە تۆ هەندێک دەرماندا ئەنیت و لەگەڵشا تێبینی ئەدەیڵی من نازام لەکوێ هەیە ئەمە بەس ئەگەر ئەو کێشێتان هەیە ئەمە بەکاربێن بەڵام لە هەمان کاتدا ئێوە مەبەستانەکەواتە ئەو کەسەی کە پێویستیەکی هەیە خۆی دەبێت بچێت تێستێکی خوێن بکات سەردانی پزیشکێکی کە بکات چۆنە ئەنی ئەم پرسیارە بۆیە بەو جۆرەکەم مەسمە تۆ بیرۆکەکە ئەی بە کەسەکە ئەڵەی کە ئەمە دەرمانێکێ بەم جۆرە و بەڵام تەنها مەبەست گیانی زانیارێکێ بەڵام خەمی ئەوەتانی هەندێک جار کەسانی کێشە من بە هەڵا بکەونە ئەوەی کە بچن لە شێوازی ئەوەی تۆ نزیک لەوە شتێک بەکاربێنن تووشێکی وڵی کاک دیاری ئەمە پێویستە ڕێنمایەکی تاوبین بارزانە گەر سایدیفێکتەگە گەر زیانێکی لاوەکی هەیە بۆ کەسەکە بینوسین بۆ منە ئافرەتی شیردەر ئافرەتێکە حملی هەبێت زۆر دەرمان هەیە بەڕاستی بێ خۆی لێ بگرێتەوە ئافرەتێک لە حاڵتەکە کە شیربات زۆر دەرمان هەیە بۆ ژاهرایبوونی شیرەکەی بۆ منداڵەکەی بە هیچ جۆرەك نابێ بەکاری بێنێ ئەمە دکتۆرە بەڕێزەکانی ژێمە ڕێنمایی ئەمان و ئێمە ڕێنمایی ئەوین بەڵام ئامەتی دەرمانەکان ئێمە پۆستیەکەین بڵاوەکەینەوە کە ئەم دەرمانە بۆ کەسە پێویستە و کەسەش توانێ بەکاربێنێ خودی کەسەکەش پێویستە بە تایبەتی یعنی وەک چۆن ئەچیتەلای دکتۆرێک وەست لەگە بڕیت و ئەستەلای تێ ڕێنمایی و کە بزەبت کام دەرمانە بەکاربێنیت بزەبت بێتە لای ڕاهێنەرێکیش تا بزەبت ئەو دەرمانی کە پێویستی بۆی بنووسێت ڕاستی ئەنواع دەرمان هەیە ینی بە ژمارە باسێگەین ژمارەی خەیاڵی دەرمان هەیە ژمارەی خەیاڵی شێوازێکی گونجاو و دروست بەشێک لەو ئەگەر سەپلمنتەکان بێ وەکو پرۆتین و وەکو بابەتە کانی پێدانی هێز و کێشداوەزانوانە بەشێکی دروست بێتە ناو بازارەکانی هەرێمی کوردستانەوە یاخود تەنانەت سترۆیدەکانیش کە بمانێت نەمانوێت ئەو بابەتێکە ڕاستی هەیە و تەنانەت لە یەکێک لە پاڵەوانە جیهانیەکان لە چاوپێکەوتنیکە زۆر بە ئاشکراوتی ئەگەر پاڵەوانێک وەکو من بیاوێت بگاتە ئاستەکانی ئاستی پلەیەکی بەرز و پاڵەوانەتی نابێ بەبێ سترۆیت ئەو جەستەیە دروست نابێت کەواتە لەم بارودۆخەدا ئەوەی ئەمێنێتەوە دروستی مادەکەی ئەگەر بە دڵنیایەوە بگاتە لای ئێمە چەند ئەوە لە بازارەکانی کوردستان زۆر کاتکاک دیاری ینی ئەبێ کوالیتی کۆنتترۆل ئەم هەموو دەرمانەکان حتا بابەتی سەیدەلیەکان بە کوالیتی کۆنتترۆڵە تێپەڕ ببێت و بە هەمان شێو سەپلمنتەکانیش بزانی کە بڕاندەکە وەکالەتەکەی لێرەیە بەڕاستی ئێستا دوکانێکی زۆر کۆمپانیایەکی زۆر لە سلێمانی لە هەولێر لە هەموو شارەکانی کوردستانە بڵاوی پێکراوە و چەنەها کۆمپانیا هەیە بەڕاستی ینی لە ژماردن نایەت بەڵام ئەو کەسە پێویستە بە دوای باشترین کوالیتیا بگەڕێت بە دوای بڕاندا بگەڕێت و سەردەمی ڕیسەرچیشە ئەتوانی کەسەکە خۆی ڕیسەرچی بۆ بکەبزانێ پێویست بە وریایەکی زۆرتری بەڵێ و شوێنی تەخزینکردنەکەشی کاک دیاری ئەم مشکلەیە زۆرە زۆر شوێن هەیە ینی سەپلمنتێکە هێنێت تاریخەکەی تاریخی بەسەرچوونەکەی 2024 ئەمە زۆر بڵاوەکرێتەوە بۆ نمونە نرخی ئەو سەپلمنتە با بڵێن پرۆتینێکە پرۆتین بە نمونە بینەوە پرۆتینەکە بای 100,000 دینارە ئەم پرۆتینە تاریخی ئەکسپایرەکەی 2024 ینی چەند مانگێکی ماوە بۆ بەسەرچوون گریمان دایانێن بە نیوە نرخ بۆ ئەوەی بفرۆشرێ ئایا ئەم سەپلمنتەکە لە ماوەی ئەم 4 ساڵەیە 4 ساڵ دروست کراوە تەمان ئەکسپایرەکەی 3 مانگی ماوە بەێرزانێک ئەیفرۆشن بە 50,000 ئایا ئەم سەپلمنتە لە ماوەی ئەم 4 ساڵەیە لە شوێنێکی مەزبوطە تەخزین کراوە لەم کۆگا بۆ کۆگا لەم کۆگا بۆ کۆگا سبلێتی بۆ دانراوە بەرهەتاو نەبووە
ئەمانە زۆ مشکل دروستەکە ڕاستی لە ڕووی نرخەوە نرخ ئەرزانە خەڵک لە زۆربەی حاڵەتەکانە کێشەی مادیمان هەیە لە وڵاتەکەمانە خەڵک دیقەتی نرخەکەیات و دوای نرخەکەگە زۆرینەی خەڵک تەبان ئەو مشکلێمە خۆشێتە بینیکی زۆر گرنگە لەسەر بینە سەر شێواز تایبەتر لەسەر خۆراکەکان لەسەر بابەتانە لە ماوەی 1-2 ساڵی ئەخیرە بابەتەکە نەک تەنها بۆ ئەوانەی لەنێو هۆڵەکانی وەرزشەوانین لە دەرەوەش هەندێک جۆر خواردن باسکران کە پێشووتر خۆمانمان لێ بە دوورەگرت ڕەنگە بە شوکی گشتگیر وەمانزانی بێ خراپە تایبەت خواردنە چەوریەکان خەڵک هەمیشە بە گشتی چەوری خراپە بەڵام لەو چەند ساڵی ئەخیرا بۆ نمونەیەکی گڵانە دووگی ئاژەڵەکان بینیمان کە ئەمە پێچەوە نەکرایەوە و زۆر کەس هاتنە سەر شاشەکان وتیان دەتوانن ڕۆژانە بە چەند کیلۆیەک بخۆن و زۆر شتی تر ئەوە وەک نمونەیەک بێ ئێوە ڕاتان چێ لەگەڵ ئەمە و تا چەندێک ئەمە ڕاستە ئێمە دەتوانین ئەم بابەتە چەورانە بە ڕێژێکی زۆر بخۆین یاخودنا کاک دیاری لەم بینەیە سەر لە شێوانێک بۆ خەڵک دروست بۆ بەڕاستی ئێستا من وەکو ڕاهێنەرێک هاتووم لێرە قساکەم ئەڵەم میوە خراپە بۆ نمونەیان ئەڵەم میوە باشە پێویستە تێبگەنم بۆ چ کەسێک باشە بۆ چ کەسێک خراپە ئێستا من لەم بەرنامەیە بڵێم خواردنەوەی شەکر بە ڕێژەیەکی ئاسایی کێشەی نییە بۆ کەسێکی ئاسایی کێشەی نییە بەڵام بۆ کەسێک کە شەکرە هەبێ مشکلێ اینجا ئێستا هەڵەتێگەشتنێک هەیە لە ناو خەڵکە دکتۆرێک یان ڕاهێنەرێکێتە سەر تیڤیەکان ئەمە مشکلی بۆ خەڵک دروست کرد ئێستا دوام بەرنامە دڵیامە کۆمنتەشە نووسرێ ئەڵێ فلان ڕاهێنەر ئەڵە بیخۆ فلان ڕاهێنەر ئەڵە مەیخۆ یعنی سەردەشێوانێک بۆ خەڵک دروست بووە هۆکارەکە شێوەی ڕوونکردنەوەی تاو نەدراوەیان کەسەکە بە تەواوەتی سێری بەرنامەگی نەکردو کێشەکە لەوەیە ڕاستی سیستەمی خۆراک زۆرە کیتۆ دایەت هەیە ئەنواعی سیستەمی خۆراک هەیە کەران خودی کیتۆ سە پێمانەوترێت هەڵەیە و بۆ بازرگان سیستەمی خۆراک زۆرە کاک دیاری یعنی ڕەتفعلی جسمە بۆ ئەو خواردنە بۆ ئەو شێوازی خواردنە سەر لەشمان تێکەین طبعا میوە لە ئاستی خۆیان بخورێ زۆر ئاسایە بەپێی دایەت بۆ دایەت دەگۆڕێ بەپێی کەس بۆ کەسە گۆڕێ کێشە سەرەکیەکەوەی پێتەڵم ڕوونکردنەوەی تاو نەدراوە بۆ ئەو کەسە چی بخوا ئێستا بە نمونە دووک بێنینەوە دووکی حیوان کاک دیاری ئەمە لە هەر شیشێکە طبعا ئەمە شیشێک بە حسابی 100 گرامی بووە کەم شیشی کوردی خۆمان لە هەچێ زۆر لە 100 گرام زیاتریش بێ حسابی ئەوش ناگەم کە بەنانەوە بیخۆیت 700 کالۆریتیە کاک دیاری خۆ لە هۆڵە وەرزشیەکانە بڕۆ تقریبا نیو سعاتێک ڕاکردنیش بکات ڕۆشنێکی ئاساییان ڕاکردم کە تقریبا نزیکی 250 کالۆریستنی و عامەتی دابەزانانی کێشیش بەپێی چیە بەپێی کالۆریە بەپێ و کالۆریەکە لە ڕۆژەکە وەرەگری بەپێ و کالۆریەکە ئەیسوتێنیت لە بەرامبەریە کێشەکە چییە ئێستا دووگی حیوان لە هەنێ دایەتە بخورێت هیچ کێشەی نییە بەڵام لە هەنێ دایەتە بخورێت مشکلەیە کێشەکەی خەڵک چییە نەدایەتەکەی بۆ منە فلان ڕاهێنەر پاشا ئاکات نەدایەتەکەی فلان ڕاهێنەرەکات هیچیان ناکات گوێ لە هەرچیەک بێت یەت بە تەنزیمی هەمووی کۆکاتەوە نابێت ئێستا خودی خۆم لە ماڵی خۆما بینی مەدایکم جاری وایە تۆتی دووگی حیوان خراپ نییە خواردوەتی لە هەمان کاتیشە برنجی خواردووە ئەو دایەتی کە بۆ منە ئەم ئەی خوات پێویستە برنجەکەی لەگەڵا نەخورێ پێویستە هیچ کارویدادێک وەرنەگرێ لەگەڵێ جا بەگشتی ئێستا چ شتێک مهمە بۆی خەڵک لی تێبگا پێویستە بەپێی سیستەمێکی دایەت بە خۆدا بنیت من لەسەر ئەم نەوعاژەمە خواردنانە بە کاملی ڕۆژەکارڕم نەک گوێم لە پاشا بێت ئەمە بخۆم ئەمە خراپە ئەمە باشە مشکلەکە چییە لە خواردنی میوەیە بە ئەمە بۆ خەڵک ڕوون بێتەوە هەستەکەم هەڵە تێگەشتێکی زۆر گەورە هەیە بەشێکی زۆر میوەی تەرک کردەوە میوە خواردن شتێکی تابڵی باشە تابڵی سوودی هەیە کاتەکەی مشکلەیە لە کاتێکا بخورێت تا لە بەیانیانە بخورێ باشترە ڕێژێکی باش شەکری تایە کاک دیاری ڕێژێکی زۆر کاربویدراتی تایە بخورێت لە بەیانیانە لە ڕۆژە بە حکمەوەی جوڵەمان زۆرە هیچ کێشەی نییە بەڵام لە ئێواران و شەوانە بخورێت بە حکمەوەی کالۆریەکەی تا حدە کێشەمان بدروست ناکە بەڵام شەکری زۆرە ئەمێنێتەوە لە جسمەوە ئەبێ بە چەوری ئەمە وەکو تێگەشتنی خەڵک وەکو میوە لە بەیانیانە لە عسرانە لە نیوەڕوانە بخورێت هیچ کێشەی نییە بەڵام لە شەوانە بخورێت تۆ بەسەر ئەم کاربویدراتەوە بە بەسەر ئەم شەکرەوە هیچ وزەیەکی پێسەرف ناکەیت تۆ شەو بخۆ لە ماڵەوە دانیشیت بەڕاستی ئەمە ئەبێ بە چەوری وەکو دووگی حیوانەکەش دووگی حیوان وەکو بۆم باسکردن کالۆریکی زۆری تێ کاک دیاری ئەم کالۆری زۆرە لەسەر جسممانە مێنێتەوە تۆ بیت لەگەن نانێکە یعنی لە سەیرانێکە بەخۆشی هەرچیەکە خۆیت دووگێکە خۆی شیشە بەلایانی کە مۆشیشە دووگە خۆیت 700 کالۆری 1000 کالۆری بەچێ سوێنی یعنی ڕابکەیت هەڵپەڕیت بچیتە هۆڵەوەشتێکەکان بە هیچ شتێک ئەمە دانابەسێنەوەیەکەینەوە بەڵام کەسێک جێتۆمە بەسەوەی کاتە ئەگەر کەسێک وەرزشەوان بە یاخود وەرشەوان نەبێت لە بچێتە هۆڵەکان بە شوێکی گشتی پێویستە سیستەمێکی ڕێکی خواردنی هەبێت خۆی بزانێ ینی ئەم بە چ شێوازێکە مەبەست لە جۆری سەوزەکان یاخود لە چەندێتی سەوزەکان و کاربویدراتوانە لە چەند شتێکی گرنگت دەستخۆش بێ بۆ باسکردن پێشتر لەو
نامی پێشوەختایی تێبینی ئەوەکەم لە یەکێک لە خاڵەکان وتت باسی ئەوەکەین کە لە جادی حەبی ئازارشکێن ئێمە ئەتوانین چیتر بەکاربێنین ئەمە بەبەست بۆ هەموو کەسێکە یان تەنیا کاتی وەرزش ئێستا بچیتە هەر ماڵێکەوە حەبی ئازارشکێن هەیە ینی ئەو پاودەرە هەیە کە بۆ ئازارە ئەشکێنێ کە سەر ئێشە و نایە لە هەموو جێ سەر ئێشابێکێ لە پاراستۆڵە بەڵام خۆزگە بکرای بە عادەت خۆزگە بکرای وەکو نەریتی لێ بەهاتە تا حەدێک خەڵک لە جیاتەوەی حەبی ئازارشکێن و پاراستۆڵ و ئەم جۆرە حەبانە لە ماڵەکانیە ئۆمیگا سێ زینک ڤیتامین دی ڤیتامین بی خەڵک ئەم حەبانە بناسێ مۆڵتی ڤیتامین بزانێ یعنی کۆمەڵێک حەب هەیە پێویستە بەکاری بینی هەر بۆ تەندروستی خۆ هیچ کێشێکی تەندروستی نەبێ ئەم حەبانە ئیسفادەی لێکە ئێمانی کە ناومێنە وەکو بەرزکردنەوەی هۆرمۆنی خۆ وەکو ڕێخستنی هۆرمۆنی خۆ وەکو باشترکردنی خەوە وەکو باشترکردنی ئینەرژی وەکو نەهێشتنی ئازار یعنی ئەمانە ئیسفادێکی زۆر زۆری هەیە بەڵام خەڵک پێی ئاشنانیە مشکلەکەمانەوەیە خەڵک لەسەر ئەو عادەتە کۆنە ڕاهاتووە سەر ئێشە هەبوو حەبی سەر ئێشە بخۆ یعنی نایەت بۆن منە تووشی هەڵامەتە بە یەکسەر چێ حەبێکی هەڵامەت ئەخوا یعنی تووشی نەخۆشیەکە بە یەکسەر چێ حەبی ئەو نەخۆشی ئەخوا بەڵام پێشوەختە یعنی توانایەک بۆ خۆی دروست ناکە هەنێ مناعی خۆی بەرزکاتەوە بەرگری جەسە بەرزکاتەوە هەر وەکو ئەو قسەی کە دەوترێت خۆپاراستن لە شار سەرکرد بە ڤایتامینەکان خۆمان پارێزین هەندێک مادە دروست بوون زۆر ئەوان شەر زیاتر ئۆنلاین پرۆپاگەندەیان بۆ دەکرێت یەک لەوانە کە من خۆشتم بینیوە قسەت لەسەر کردووە بابەتی شیلاجیت هەیە ئەشوەکاندا هەیە ناوەکان خۆی بۆ خۆی ڕەنگە لەسەر ئاسی جیهان تۆزێک تازەن خودی ناوەکانیش نەک تەنها بۆ ئێمە ئەم بابەتانە چین ئەمانە کۆکراوەی چین و تا چەند ئامۆژگانی تۆ خۆت ئامۆژگاری یاریزانەکانی پێکی بەکاری بڵێ ئەشواگاندا بە نمونە ئەشواگاندا بینینەوە ڕۆکێکە وەکو جینسینگ وایە لە وڵاتی هندستان هەیە و لە زۆر وڵاتی کەشەیە خەڵک دەتوانێت بەکاری بێنە لە ئافرەتان و لە پیاوان دەتوانێت بەکاربێنە ئەمانە بابەتی پزیشکی نین هەم ئەچێتە قاڵبی پزیشکی و هەم ئەچێتە قاڵبی لە ژوانیشەوە تا حدێک بۆ لە ژوانی سوودی هەیە و ئەگەر لە ژوانیش نەبی کەسی یاسای بێتوانێت لە ماڵەوە بەکاری بێنیت وەک چۆن پاراستۆڵێک لە ماڵەوە بەکارێنی ئەمەش بەکاربێنە بۆ ئیسفادی لێ بکەیت هۆرمۆنی خۆڕێکە کاتەوە ئاسی شەکرەی خوێنەدا ئەبەزێنێ هۆرمۆنی خۆ تا حدێ بەرزەکات و لە ئافرەتان و لە پیاوانیشە سوودێکی زۆر زۆری لێبینی ڕێژەی قەلەقی و دا ئەبەزێنێت لە 115 هۆرمۆنی خۆ بەرزەکاتەوە بۆ باشترکردنی ئەدای تەمرینکردن زۆر لایەنی تر ئیسفادی لەکەی و خەڵک پێویستە ئەمانە بەکاربێنە بەمانە ئاشنا بێ وەک لەوەی چۆن بە زۆر حەبەیە بڕاستی من پێ ئاشنانی مۆگو خۆم بەکارم نێناوە بە نەخۆشی بەڵام سێرکەی دایکمان باوکمان کەسمان خزمان هەمان پێ ئاشنا لە ماڵەکانیشە هەیە حەبی تەشەنوجات بالضبط دڵتێکەڵات من نازانم بەڵام زۆر حەدیسەکانی نامێناو بێنم بەڕاستی بەڵام بەداخەوە زۆربەی ماڵەکانیان ئەگەر بچیتە ماڵێک بپژمی یەکسەر بەجاتی ئەوە زۆر حەبیکە هەیە بەکاری بێن ئیسفادەی لێکن یعنی ئەنواع حەب هەیە من لێرە ناو بێنم ئەنواع سەپلمنت هەیە شیلاجیت هەیە ئیسفادەی لێکی لەم ساڵانەیە خیرا دەرکەوتووە جۆری تقریبا 83 مینیراڵی تایە 83 مادەی چۆن بە کوردی خۆمان بڵێن ئاسنیتیایە یعنی ئیسفادێکی زۆر زۆری لێکەی مادەی کانزایی زۆر زۆری تایە مەناعی خۆ بەرزەکاتەوە قووەتە زیاکە ئەدای تەمرینکردن یان جوڵەی دەرەوە هەر ئیشەکە باشترەکات خەڵک بەمانە ئاشنانیە بەڕاستی وەکو ئافرەتانیش حتا جۆ لەم بابەتە بگرن وەک چۆن سکینکەیرەکەن کاگ دیاری وەکو چۆن گرنگی بە پێست و قژ نینۆک ئەمانە ئەیەن زۆر سەپلیمنتیشەیە پێویستە گرنگی بەوانە بن بەکارانی ڤیتامینەیە پێویستە گرنگی بەوانە بن حتا ئەگەر لە دەلاکێکی پێشکەوتوو بپرسی بڵێ شامپۆیە بەکاربێنە بەڵێ خواردنەکە و باشترکە هەنێ ڤیتامین وەرگرە پاشان فڵان شامپۆ بەکاربێنە یعنی خەڵک لەمانەیە زۆر ئاشنا نییە لە ئافرەتانە بە هەمان شێوە بۆ نمونە حەزەکەی ڕەنگی پێستە جوان بە ڤیتامین ئی بەکاربێنە بۆ نە ڤیتامین سی بەکاربێنە کۆلاژین بەکاربێنە قژ نینۆک پێست ئەمانەوە جوان بێ ینی خەڵک ئاشنا نییە بەمانە حەزەکەم خەڵک زیاتر بەدوایمانەیە بگەڕێ و ئێمەش وەکو ڕاهێنەر ڕاستی ئێمە بڵاوکردنەوەی خۆمانە سەرچاوەی چارەسەرەکان چارەسەریشن و باشترکردنیشێتی یعنی توانی لە ڕەگە کەس یاسای بەکار بالضبط کەسێک ئەو کێشەشی نەبێتوانێت بەکاری بێنێ زۆر طبیعیە بۆ خۆلاوازکردن چی بەکاربێنی بۆ خۆلاوازکردن ڕاستی ئەنواعی سەپلیمنت هەیە لە بازارەکانە ڕاستی کاک دیاری لە ئۆنلاین ئەمە زۆر سەپلیمنتە بینین زۆر دەرمانە بینین کە بڵاوکرێتەوە بۆ لاوازکردنی کێشە بەڵام ئێمە باشتر وایە بە دوای شتێکا بگەڕین کەمترین زیانی هەبێ بۆمان ئەنواعی سەپلیمنت هەیە ئەنواعی وەکو بەم باسکردی دەرمان هەیە لە بازارەکانە ئەگەر کەسێک لە جوان بێت سیستەمی خواردنەکەی ڕێکات
یاریکردنەکەی بە مەزبوطی بکات بوو لەگەڵیش ئەگەر بوستەرێکە بێ خێراکردنێکە بێ بۆم پرۆسەیە باشترە لەو بوستەرانە سیڵی هەیە خۆی چوریە و چوریش دابەزێنێت تا حدێک یارمەتیدەری ئەم پرۆسەیە بێت وەکو چوری بزەبت چوریەکە بۆ دانابەزێنە بەڵام یارمەتیدەری ئەم پرۆسەیە ئێڵکەرنەتینمان هەیە میتابۆلیزمی خۆ وەک چۆن سیارێک مەکینەیەکی هەیە ئەم بەنزینە سەرفەکە ئێمەش لە جسممانە میتابۆلیزم هەیە بەپێی تەمەن تا بچیتە تەمەنە بچێتە سەرەوە ئەم مەکینەیە خاوترە بە ئیشی درەنگتر ئەڕواتە پێشێکا دیاری کێشەکەش چییە؟ بە خۆشردن بە ئاوی سارد وەرزشکردن خواردن باشکردن ئەم مەکینەیە سەریعترە بێ میتابۆلیزم سەریعترە بێ بۆی خەڵک بۆیە نمونانێن و بۆی خەڵک لێم تێبگە بەناو عیلمیەکان بەڕاستی خەڵک تێناگە بەناوی بازرگانی تێگە ئەم مەکینەیە چۆن سەریعکەین لە ڕێگەی خواردن وەک بۆ ماسکرێن بابەتانە و هەنێ سەپلمنتیش ئێڵکەرنەتین سیڵی ئەم جۆرانە ڕاستی بۆ چاویستێن زۆر باشن ئەمانە چای سەوز دەستەکانە خۆشبێ ئەمە ڕوونکردنەوەیکی دیکە ئەمانە ناوهێنانی کۆمپانیا و جۆری دەرمانین بۆ بینەروبی سەربەرزەکان ئەمانە مامۆسای بەڕست کە باسییانەکە وەکو خۆشی ڕوونکردنەوەی لەسەردا بەرچاوڕوونیەکەواتە تۆ ئەگەر کاتێکە تۆ سێڵی بەکاربێنی خۆ دەبێت سێرچێکی وردی لەسەرکەی بەڵام لە هەر جۆرەگەر کۆمپانیایك خۆت بڕیار دەدەیت لە لای کەسانی پسپۆر لە لای دەرمانسازی پسپۆر ئەتوانی بەدەستی بێنی واتە شتێکی دیاریکراو نیە قوتوەیەکە تەنها ئەمە بێت نەخێت ئەمە تەنها زانیاریەکەیە بۆی هەڵەتە گەیشتنێک دروست نەبێ ئێمە پڕۆپاگەندێکی جۆرە دەرمانێک ناکەین چۆن پرسیارێکی ترم هەیە ئەگەر تەنانەت بە بەڵەو نەخێریش بە یاخود بە کورتی بەمە بەسمە وەڵامی خۆمای لێ وەرگین لە زستان یاری بکەین یاخود لە هاوی لە هەردوو کاتەکە پێویستەیە وەرزشکردن بەڵام ئافرین و ئازایی بۆ ئەو ڕاهێنەرەیە کە بزانێ سیستەمی یاریکردنەکە یاخو خواردنەکە بەپی کەسەکە بیگۆڕێ ئێمە لە هاوینە تەبعانەوە لەسەر بابەتی کێش قساکەین پلەی گەرما کامیان باشترە بۆ یاریزان بۆ کێش دابەزان و کێش سەرخستن بزەبت وەرزشکردن لە هەموو وەرزێکە نفسی وەرزشکردنە بەڵام پێویستە بگۆڕێت حتا منتیقە بۆ منتیقەش بگۆڕێت لە کاتی گەرمایە کەس نەیاریکردنی زۆری بۆ ئۆکرێت کەس نەخواردنی زۆریشی بۆ خورێت پێویستە لەم حاڵتانەی ڕاهێنێت بە پێم حاڵەت تایبەتانە وەزعکە بگۆڕە حتا من یاریزانم هەیە بە نمونە لە کەلار یاریەکە کەلار منتیقەیەکی گەرمە بەڕاستی منتیقەیەکی فێنک نیە و لەم وەرزەیە پێویستە کۆرسێکی تایبەتی هەبێ وەکلەوەی یاریزانێک بێ لە شوێنێکی فێنکترا بێ یاریزانێکم هەیە بۆ لە دەروی وڵاتە لە وڵاتی سوید یاریەکە شوێنێکی فێنکە هیچ کێشەی نییە ئەم سەعاتونیە یاری بکە هیچ کێشەی نییە ئەم سێ چارە یاریکە پێویست ناکەن بۆ چاوری سووتاندن زستانان بۆ ماسکوکە دروستکردن کاک دیاری وەکو حرارەی جسم کە لە زۆر هۆڵی وەرزشیش ئایبینی کابرا جلێک لەبەرەکە هەمووی لایلۆنە و ئەمانەیە یان لایلۆنێک لە ورگیە بەستێ ئەمە بۆی کێش زیاتر دابەزێنێ وەکو حرارەی جسم کالۆریکی زۆر کەم فەرقەکات لە حرارەی جسممە بۆ نمونە بۆی خەڵک لەمە تێبگات ڕۆشتنی دەرەوە و ڕۆشتنی هۆڵە وەرزشیەکان چ شتێکی فەرقە ڕۆشتنی دەرەوە وەستانی تایە خاوبوونەوەی تایە و یەکتایمی نییە ڕۆشتنی هۆڵە وەرزشیەکان یەکتایمەوە ئەڕۆیت فەرقی ئەم دوانە چیە کامیان زیاتر چەوریستن ئەمیان ئەگەری هەیە 200 کالۆری بسوێنی ئەمیان ئەگەری هەیە 150 کالۆری یان 200 کالۆری بسوێنی نزیکە ڕقامەکان لەیەکەوە بەڵام فەرقەکەیان چییە؟ ئەم حراری جسمی بەرزە بێتەوە لە یەکتایمەڕۆ ئەم حراری جسمی نزمەکە بەرزەکە فشاری خوێنی نزمەکە بەرزەکە ئەمەیە بۆ گەرماکەش بە هەمان شێوازە تۆ جسمە گەرماوە بێت لایلۆن لە خۆ بەستی هەرچیەک بێت بڕەکالۆرێکی زۆر کەم فەرقەکات واتە پێویست خۆش بێت لە خواردنەوە گازیەکان کۆلای ئاسایی بخۆینیان کۆلای دایت بخۆین طبعاً کۆلای دایتەکان هیچ کێشەیەکی نییە کالۆری کەمە بە ئەسپارتای هەنێ لە دەرمانەکانی سویدنێرس شیرین کراوە لەسەر زمان هەز بە شیرنێکی کەمترەکەیت لە کۆلا و خواردنەوە گازیەکانی کەیە هیچ کێشەیەکی نییە کالۆریتیان نییە پێی بڵێ کێشم سەرکەوێت هەر ڕێژەی خۆی لە ڕۆژەکە هیچ کێشەی نییە و هیچ شەکرێکی تیانی هەر کەسێ شەکرێشی هەبێت ئەتوانێ بیخوا زۆر ئاساییە و ئەتوانێ بەکاری بێنێت هەندێک کەس بۆ پرۆپاگەندی بۆ دەکەن دەڵێن کۆلا دایتەکە زیاتر قەڵەومەکە شیرینیەکەی تامی زۆر زیاترە لە بەروی تەنانەت هەمان تێبینیم بۆ شەکری ستیڤیاش هەیە کە بەشێکی بەر بڵاو بۆتەوە تامی شیرینیەکەی زیاترە ئەمانە تێبینی ئێوە ڕاستی ئەوان شیرینکەری تایە بەڵام شیرینکەرەکە نە کالۆریتایە و نە ئەو شەکرەیەکە خۆمان بزەبت و کەسێکیش کە خۆی ماوەیەکی فترێکی زۆر شیرنی تەرە کرد بێت ئەم کۆلایە بخوا هەز بە شیرنیەکی زۆرەکە بەسە کەسێک معدل شیرینی بخوا معدل شتی بەدڵی خۆی خواردنی ئاسایی بەستیڤیا دروستی هیچ کێشەی نیە ئەتوان بڕواکە یعنی وەرزشکردن قەد ئەو نەقۆرزنی خەڵک بە قورسی لی تێگەشتەوە بەڵام بزەبت لەم سەردەمایە زۆر ئاسانکاری کراوە بڕواکە ئێستا من خۆمە چمە مارکێت یعنی سەرەکە یەک ڕەفەی کامل لە مارکێتە دروست کراوە چۆن ئەم هەموو ڕەفەیتە یەک ڕەفەی کامل دروست کراوە بەس خواردنی دایەتە بەس پسکیتی دایەتی تایە کاکداری
کۆلای دایەتی تایە یعنی حتا من لەو ڕۆژانەیە شتێکی سێرم بینی چلووری تیا بوو چلووری دایەتی ژاتووە هیچ شکلێکی تیانە کالوریکی کەمی تایە یعنی خەڵک وەکو پسکیتەکە خۆی پسکیتی دایت بەکاربێنە وەکو ساردیەکە خۆی ئەمیش هەمان ساردیە تامیشی خۆش عینەنە و تۆزە شەکرەکەی وەکو تامی سەر زمان شکری کەمتر ئەس دەکەیت و هیچ شکلێکی تیانە هیچ کالوریکتیانە خەڵک سوود زەوە زیاترە بینێ جا وەرزشکەی وەرزش نەکەی تۆ سوود زیاتر لەم دایتە ئەبینیت تۆ وەرزشەوە بەچا کەسانێکی زۆر هەن لە چاوە چوونەتە سەر خواردنەوەیکی ڕێژێکی زۆری قاوە تا چەندێک ئێوە پشگیری ئەوە ئەکەن کە قاوە کێشدا ئەبەزێنێ و وا دەکات هەستکردن بۆ خواردن کەم کاک دیاری لە قاوەیە لە چایە لەمانەیە عامەتەن کافاینی تایە ڕێژێکی باش کافاینی تایە کافاینیش وەکو دابەزانی کێش یارمەتی دەرە وەکو یارمەتی دەر یارمەتی دەرە بەس بزەبت بڵی چاوری بستێنێ نەخێ نایستێنێ ئەو هەر وەکو بە هەمان شێوە لە سەرەتای بەرنامەیە باسمان کرد لە ڕێی تەمرینکردن و ئەو خواردنەوەی کە لە ڕۆژانەی وەرەگری بەڵام ڕێژەکانی بزانرێت ڕاستی زیادڕەویتیان نەکرێت هەم لە قاوەی هەم لە چای ڕەشە خۆیت ئەگە بتوانی بتەوی کێشە دابزانێ زیاتر چای سەوز بۆ تۆ باشترە بزانی چی وەرەگریت ئەگەر حەزەکەی وزەیەکی باشترە هەبێت قاوەکە بخۆی بۆ وزە باشترە بەڵام هەرمیان ڕێژی تایبەتی خوانێ زۆر گرنگە کاتە خوێندنەوە هەبێت لەسەر بەشی کۆتایی پرۆگرامەکە چەند خولەکی کۆتایی حەزەکەم پرسیاریەوە بکەم ئەمە بەم ماوەکەمە کۆمەڵێک زانیاری زۆرمان لە بەڕێز وەرگرت کە بە دڵنیایەوە ئەوە بۆ خۆتان خوێندنەوە و کاتێکی زۆرە بەوە نییە کە ئەوەندە لە ئێستا باسیەکەین حەزەکەم بزانم لەگەڵ هەموو ئەمانەدا ئەو زانیارە باشانەی کە ڕایەنەری کورد دەیبینین لە ڕۆڵەکانی وەرزشەوانی و ینی بەڕاستی جێشانازیە کۆمەڵێک تایبەتمەندی زۆرە بینی مامەڵەی یاخود بارودۆخی ڕاهێنەرەکان لە ناو هۆڵەکانی وەرزشەوان نیە چۆنە ئێستا لە ناو کوردستاندا بەرەو باشی ڕۆیشتووە لەو ئاستەیە کە ئەوە ڕاهێنەر پەرە بەخۆی بدا و بەردەوام لە ڕووی زانستی و لە ڕووی جەستەیی و لە ڕووی وەرزشەکەشەوە هەمیشە بێ گرنگی بەخۆی بە کاک دیاری کێشەیەکێت تا ئەستا من هیچ ڕاهێنەرێکم نبینی و لە هیچ بەرنامەیەکە باسی ئەم خاڵە بکات و ئەم خاڵە بەڕاستی گرنگە ئەستا هەر هۆڵێکی وەرزشی بە هۆڵەکەی خۆشمەوە سەرەکی ڕاهێنەر لەسەر کورسەکەی دانیشتووە خەریکی مۆبایلە تااقەت یاریزانی نییە بۆ یارزانیش بۆی ئەم بابەتە وازەح بێ هەموو کەسێ باسی ناکە و هەموو کەسێ ڕەنگە وەکو من سەریح نەبێت و لە قسەیە ئاوا یعنی ڕاشکاوانە قسە نەکات کێشێکی زۆر گەورەمان هەیە لە ڕاستی هەر هۆڵێکە دروستەکرێت لە طبعاً بەگشتی لەم چونکە بەڕاستی شتەکە لەوەیە نەما مەحدود بێت و بڵێم ڕێژێکی کەمە بەگشتی عامەتی هۆڵەکان موچە و ئابوونەی مانگانی ڕاهێنەر بەشی ئەوە نییە کە ڕاهێنەر حەزی هەبێ بۆ ئیشەکەی بڕواکە کاک دیاری ینی بە جۆرێکە موچی ڕاهێنەرەکان من لێرەوە باسیەکەم بۆی شتەکە عام بێت و خەڵکاتێکا بەڵام بۆ وەرزشەوان بەڕاستی کەم نییە بارەکان باشن ینی ئەوەی کە بەشداربووانی هۆڵەکانی بەڵام بۆ ڕاهێنەرەکە جیاواز بڕواکە هەر من خۆم سیفیم تەقدیمی هۆڵ کردووە ئینتەرویم کردووە لە هۆڵە اشتراکی مانگانی یارزانی 90,000 بووە موچی ڕاهێنەرەکەی بوتوەتی بە 500,000 8 ساعت ڕاهێنەرێک ئەمە طبعاً ڕقەمەکان بە داتا باسیەکە ئەمە نەبێ ڕقەمێکی سەرزمانم بێت و بە نمونە بێنەوە تۆ اشتراکی هەر یاریزانێکە بە 5 یاریزان معاشەکەی من بێت و بتەوێت بەردەوام بەسەر یاریزانەوە بم بەڕاستی نابم و کێشەکە چییە لێرە قوربانی دەستی یەکەم وەرزشوانە کابرا پارەی خۆیات هیچ باکێکی پێی نییە هاتووە پارەی خۆیات و یاریەکە فەرزە لەسەر منیش خزمەتی بکەم بەڵام کێشەکە چییە هیچ ڕاهێنەرێک ئەو حەزەی نابێت یاخود ئەو توانایە ئەو تااقەتی نابێت 100% بەسەر یاریزانەوە بێت و خزمەتی یاریزان بکات چونکە بەڕاستی بەشی ماندوو بوونەکەی بەشی هیلاک بوونەکەی قابلی ئەوە نیە ئەمە هەر بەسیترین پاڵەوانتی ئەمە کە بۆی باسیکەم بۆی خەڵک لەوە تێ بکە بڕواکە ئەبێ لە شولارمان جوان بێ ئەبێ شیک پۆش بین ئەبێ هەموم خاڵانەمان تیا بێ و پاڵەوانتی زۆریشمان هەبێ ئەنجا لە ڕاهێنەرەکان داخوازی زیاترمانە بێت و من وەکو ڕاهێنەر وەرەگرن هەر پاڵەوانتێکیش بیکەم 30 وەرەقەیتی ئەچێت بەلایانی کەمەوە بەم ڕقەمەیڵم کاک دیاری کێشە گەورەکەش چیە وەکو پێم وتی بڕواکە معاشەکانمان نزیکە لە کەمکردنەوەی طبعاً پاکەرەوەی ناو هۆڵۆمانە نەبێت ڕێزم بۆ ئیشەکان هەیە لە شانساق بێت و ئیشێکی پیرۆزە بەڵام زۆر نزیکە لە ئیشی پاکەرەوەیەک بڕی ئابوونەکەمان بڕی معاشەکەمان و کەسیش باسی ئەم خاڵە ناکە ڕاستی کەس ڕاشکاو نییە قسەی لەسەر بکرێت لە بەرەوەی بەڕاستی ئێمە کاتێکە بەلامانەوە گرنگە مامۆسای زۆر بە ئەزبوون و بەتوانامان هەبێت پێویستە وەکو بەڕێزشتانتان ئەوانیش لە بارودۆخێکی هەم دارایی هەم فکری زۆر مرتاح بن بۆی بتوان باشی کارەکانیان کاکدێریەک خەڵیکەش بیرم چوو باسیکەم عفوم کە لە هۆڵە وەرزشیەکانە بڕێک ئیستیغلال دروست بووە ڕاستی بۆی خەڵک لەمە تێبگا وەک چۆن دکتۆرێک سکرتێرێکی خۆی هەیە لە دەرەوە وەرەقا بڕێت و
نەخۆش ئەنێرێ بۆ لای دکتۆرەکە لا ئێمەش بە هەمان شێوازە بەشی ڕیسپشنمان بەشی پرزگەمان هەیە بە خێراتنی یاریزانەکات و ئێتە ناو هۆڵەکە لە هۆڵەکەی ڕاهێنەر بۆ پرسیارکردنە بۆ ئەوەیە تا حدێکی کەم ئاگەی لە ێرزان بێت ئەوەی کە پێویست ئاگەی لە ێرزان بێت و لە هۆڵە وەرزشیەکانە بەسەر یاریزانەوە بێت و لەگەڵ یاریزانە بێت ڕاهێنەر نییە بۆی خەڵک لەمە غەڵەت تێگەشت یاریدەدەری ڕاهێنەرە بەڕاستی یعنی یاریدەدەری ڕاهێنەر لە ئێستا ئیشەکانی گۆڕاوە ئیشی خەڵک وازانە ئیشی ڕاهێنەرە نەخێر ئیش ڕاهێنەر نیە یاریدەدەری ڕاهێنەر پێویستە بەسەر یاریزانەوە بێت و ئاگەی لە ێرزان بێت و هەڵی یاریەکان بۆ یاریزان ڕێکاتەوە بەڵام ڕاهێنەر پیشەی چییە جوابی پرسیارەکان باتەوە ئەو پرۆگرامانە دانێ بەڕاستی یاریدەدەری ڕاهێنەر ناتوانێت ئەم پرسیارانەی کەس تۆ لە من یەکەی جواب باتەوە بەڵام ئەزانێ وەرشوانەکە یاریەکەی بۆ ڕێکاتەوە وەکو من بە هەمان شەوە ڕێکێکاتەوە هیچ کێشەی نییە واتە هەر کەسە و پیشەی خۆی بزانێت و یارزانەکانیش بزان بەڕاستی گلەیەکەن حەقی خۆیانە بەڵام پێویستە بزانن کێشەکان لە چیە و منش دەست خەمە سەر و ئازارانی کە لە وەرزشەکەمە هەیە دەستەکانتان خۆش بە ئینشاڵڵا شتەکان بە باشی بەرەوە چن من زۆر خۆشحاڵم لەگەڵ ئەگەر کات هەبواە بەشی چەندین کاژمێریتر پرسیارم هەبوو انشاءڵە لە پرۆگرامەکانی داهاتوودا بتوانین بەڕێزت ببینینەوە جارێکی دیکە لە کۆتاییە ئەگەر شتێک ماوێ بتانەوە باسیکەن کات دەدەمە بەڕێستان وەڵی هیوادارم وەرزشوانان بە پێی ڕێنمایی باشترین ڕاهێنەر بە دوای ڕاهێنەرێکی باشە بگەڕێن هەموو شتێک بە ڕێنمایی بکەن هەر شتێک کە ڕکلامی بۆ کرا ڕاستی بەکاری نەهێنن و سەردەمی ئەوەش نەماوە بەڕاستی هەر پرسیار لە کەسێکی شکی تا حدێک مۆبایلەکەی خۆی گیرفانی خۆتە دەری یەکەم ئەنووسم ئەم بەرهەمە چییە بەڵام لە فەیسبوکانە لە ئینستاگرامانە ڕکلامی کۆمپانیاکە بێت لە گوگڵا بزانم ئەمە تەقریر و معلومات چییە لەسەر ئەم بەرهەمەکە بەکارێنم یارزان زیاتر هۆشیار بێت بۆ تەندروستی خۆتان هەر حتا بۆ ژیانی خۆتان وەرزش بخەنە ژیانتانە بۆ خۆتان باشترە دوورکەوتنەوە لە شەکر لە چەوری لەمانە سوودی بۆ خۆتان زیاترە و هیوادارم هەموو لایەک سوودی لەم بەرنامەش ببینێت و ئینشاڵڵا سوودێکی زۆرمان بۆ بێت لە بەرزترین پلەکان و بە زێڕنگترین مەدالیاکانەوە بتبینین زۆر خۆشحاڵم هیوادارم ئەوەی بەڕێزی شتتان لە پرۆگرامەکە وەرگرتوێ بن هیچ زیادێک باز ناکەم مامۆستا تەواوی زانیاری و تێبینەکانی پێدان بۆ ئەوەی کە ژیانێکی تەندروستان هەبێ و بە تەندروستی بمێننەوە ئەشاد بەختەوەر